هەندێک نەمام و ڕوەک و بابەتانە ئەکەوین، هەندێک جار تیشکی و خۆرە، ینی ڕەنگە ڕوون نەبێ لە لامان. بۆچی هەندێک کەس لەگەڵ گۆڕانکاری کەش و هەوایە یاخۆت وەرزەکانە تووشی هەستیاری پێستە بێت؟ طبعا لەم وەرزەیە خۆتان نەزان وەرزی سەیرانە، ئێمە گرنگە دەرچوونە دەرەوە، گرنگە ناتوانین بڵین دەرمەچنە دەرەوە، بۆی بەڕاستی پێویستیمان بە دەرچوونە دەرەوەیە و بۆ جەوگۆڕین و بڵین نەفسیەتت بگۆڕێ. بەڵام پارێزگاری پێست لە تیشکی هەتاوە زۆر گرنگە. بۆ نمونە ئێمە چەند شتێکمانە لە هەموو ڕوئەدا کە سوتانەوەی پێستە بە بۆنەی هەتاوەوە یان تۆخ بوون و بەڵام هەنێک کەس هەستیاری هەیە پێوتر حساسیە ڕەوئیە، ینی ئەوانە ئەبیان خۆیان زیاتر بپارێزن. بەڵام بەگشتی هەموو کەسێک ینی تیشکی هەتاو زیانی هەیە بۆ سەر پێستی هەموو کەسێک بەبێ بڵین جیاوازی. بەڵێ ئەی چۆن خۆمانی لێ پارێزین بە دەرەجەیەک بۆ پیاوان بابینە سەر پیاوان تۆ ساراخان تۆش خەریک ئافرەتان بە پیاوان زیاتر لەبەر خۆرن و بە تایبەتی لەبەر جۆرێک لە گەرماشن، جا بە تایبەتی لە سەیران و گەشتەکان ئێمار خەریکی کەباب برژان و یاپراغ کوڵان نەکەین وەنیە تۆزێک گەرمیش بەرمانەکەوێت لەگەڵ ئەگەر دژە خۆریش بکەین بڕوا ناکەم ئەوە بەرگە بگرێ بەهۆی هەم خۆرەکە هەم ئەو تینە گەرمایی غەڵۆزەکە بۆمان دێ. ئێمە لەم کاتەیە چی بکەین باشە؟ چەند خاڵێک هەیە مێڕوونی کەمەوە بۆ بینەران بەعام دایمەن لە کلینیکیش بۆ نەخۆشەکانم باسێکم موضوعی طبعا بەکار ئێمە خۆمان پارێزین لە هەتا و تەنها بەکارهێنانی دژەخۆر نییە. یان بۆ نمونە من دژەخۆرم کرد و بە بێمنەتانە بڕۆمە بەر هەتاوەکە چەند ڕێگایەک هەیە ئەبێ ئێمە ینی بڵین بیکەین بۆی تیشکی هەتا و زیان نەداتە سەر پێستەکەمان. لەگەڵەوەی کە دژەخۆرمان بەکارهێناوە ئەبێ دانیشین ینی پشتمان لە هەتاو بێ. ڕاستەوخۆ تیشکی هەتاوەکە لێمان نەدا، کاتی بەرکەوتنی تیشکی هەتاوەکەش زۆر گرنگە. بۆ نمونە لە دەی بەیانی بۆ چواری ئێوارە تیشکی هەتاو زۆر بەتینە بێ. بۆ نمونە کە ئەڕۆین بۆ سەیران دژەخۆرمان بەکارهێناوە، بەڵام بڵین کڵاو و ئیتر لە شوێنێکی سێبەر دابنیشین. گرنگترین خاڵش ئەوەیە کە دژەخۆرەکە دووبارە بکرێتەوە. من بەیانی لێمدا هەتا ئێوارە بڵم دژەخۆرم کردووە بێگومان دژەخۆرەکە ئیش خۆی ناکە بۆ لێرۆی دژەخۆر 2 بۆ 3 ساعات کاتی ئەبێ دووبارە بکرێتەوە. بەنسبەت بابەتی پیاوان طبعا کێشەی گەورەی ئێمەیە لەبەرەوەی مۆزوعی ئێمە لە کۆمەلگامان پیاوان زۆر بەکاری ناهێنن. ئەڵێن دکتۆرەما وەک ئەڵی بڵێ میکەبم کردووە ئەڵی بڵین ئەها دیارە لە ناو کۆمەلگا فەشتەکە ئەچێتە بابەتیەوەی ئەڵێن حەزمان لێ نییە، بەڵام گرنگە زۆر بۆ پیاوانش لەبەرێ بڵین پیاوان زەڕورترە وەک خۆت وتت بەرکەوتنیان لەگەڵ هەتاوە بە بۆنی ئیش و کارۆ زیاترە فە زۆر گرنگە. فدژەخۆر ئێمە ئەبێ دووبارەیەکینەوە زۆر گرنگە و پۆینتە و لەگەڵیشە ئێمە کە دژەخۆرمان بەکارهێنا بەس بۆ دەمچاو نابێ بڵین بۆ دەست و بۆ گەشتەکان و بۆ مل و بۆ هەمووی ئەو شوێنانە بڵین کەڤەرکە. دەستم دکتۆرە بەستی ئەوم کە لە سەرەتاوە هەندێک جار ئەبیستی ئەڵێ چەما دژەخۆری کیمیاییە، هەندێک جار ئەڵێن فیزیاییە، جیاوازی نێوانیان چییە و لەگەڵەوەشە گۆڕانکاری ینی بەکارهێنانی لەگەڵ وەرزەکەیە یاخود لەگەڵ جۆری پێستەکەیە؟ ئێمە دژەخۆر 2 جۆرمان هەیە، دژەخۆری کیمیایی و فیزیایی وایە. ئێمە دژەخۆری کیمیایی علمیەن کە چۆن پارێزگاریەکە کە تیشکەکە لە بڵین کە لە پێست ئەدا دژەخۆرە کیمیایەکە هەڵی ئەمژێ، بەڵام دژەخۆری فیزیایی وەک بڵین وەک ئاوێنەیان وەک درعەیەک ئینعیکاسە کاتەوە، ینی بڵین خۆرەکە ئەشکێتەوە بۆ ئەوانی کە هەستیاری پێستیان هەیە. لەبەرەی دژەخۆری کیمیایی بڵین چەند مادەیەکی کیمیایی تایە بە هەنێک کەس هەستیاری هەیە بە دژەخۆرەکە خۆی، بۆ ئەو کەسانە گونجاو دژەخۆری فیزیایی. یان بۆ نمونە بۆ ئەو کەسانی کە نەخۆشی گوڵیان هەیە پێوترێ وەردیە دژەخۆری فیزیایی زۆر گرنگە. بۆ کەسێک بڵین دووگیان بێ بۆی موادی کیمیایی تیانە بێ دژەخۆری فیزیایی بۆ ئەو کەسانە گونجاوە. دکتۆر هەر لەسەر بابەتی دژەخۆر تا چەند کوالیتیەکەشی زۆر گرنگە، ینی ئەچیت ئەبینیت کە جۆر زۆر هەیە، مارکی زۆر هەیە، براندی زۆر هەیە. ئێمە لێرەن پێویست ناکە ڕەنگەی براندەکە بڵێ، ڕەنگە هەندێک بابەت هەبێشت نووسرا بێت لەسەری ئەو ئێوازان UV و ئەو بابەتانە. ینی ئێمە دیقەتی چی بدەین کاتێک کە ئەمانێت دژەخۆرێک بکرێن بگونجێت و بەتایبەت بۆ گەرمای ئێرە و تیشکی خۆر کە لێرە لە مۆرزی هاوین ئاگاتە چلەکان؟ طبعا ئەو خاڵە زۆر زۆر گرنگە. من هەرەوە نییە کە دژەخۆرم بەکارهێناوتەوە ئەبێت دژەخۆرێکی طبعا کوالیتی بێت و ئیش بکە و ئێمە کە لەسەری سەیری ئەەکەین
دژەخۆر ئەبێ کەڤەری ئێمە هەمانە برۆد سپێکترەمی پێوترە یعنی چی یعنی کەڤەری UVA و B ئەکات هەتا ڤزەبڵایتمان هەیە کە تیشکی بینراو بۆ ئەوانەی خصوصن کەپەڵەیان هەیە زۆر زۆر گرینگە کە لەسەر نووسرابێ لەگەڵ SPF 50 بۆ بڵین جەوی ئێمە کە لە عێراقین و جەوەکەمان گەرمە کافیە بەس ئێمە نقطەیەکی گرنگیش هەیە کە ئێمە بازجار من بڵین نەخۆشەکانم براندیان پێ بەس گونجاو نییە بۆ پێستیان ینی چۆن یان بۆ نمونە ئێمە پێستێکی هەستیار یان پێستێکی چەور جیاوازە دژەخۆرەکەی لەگەڵ پێستێکی وشکە بۆ نمونە تو پێستێکی چەورە ئەچێت دژەخۆرێک بەکارهێنێ ئەبێ عادەتەن ئەوان دژەخۆری لە شێوەی پێوترێ فلوت یان جڵ بەکار بهێنێ کە چێ نەوعێکی کرێمی بەکار ئەهێنێ کە ئەوە هی پێستی وشکە ئەبێتە هۆی دروستبوونی زیبکە بۆی فە لە جاتیەوەی بڵین ئیسفادەی لێ بکات زیانی پێگەێنێ ئەو بڵین خاڵانە زۆر گرنگە کە ژەخۆر هەڵەبژێری بەڵێ پێستی پیاوان زۆر ماندووترە لە پێستی ئافرەتان بە هۆکاری خۆر بە هۆکاری ئیش و کار یاخود بەرکەوتنی گەرمایەکی زۆر بەتایبەتی بۆنەوە پیاوانەی کە نانەوان ئەو پیاوانەی کە پیشەکەیان فیتەریە زۆر کات هەم بەر گەرمایەکەکەون ئەو پیاوانی کە زۆرە چن بۆ سەفرا و سەیرانەها زیاتر خەریکی مەخاڵەکەن ئەمانە چی بکەن باشە جگە لە دژە خۆرەکە بێنە لای کلینکەکەی بەڕێزێت ڕێنمایی چییە بێ بۆیە ئێمە لەگەڵ بەکارهێنانی دژەخۆر وەک سەرتاش وتم زۆر گرنگە بۆ نمونە کەڵاوێکی یعنی بڵند کاتە سەری هەتاوەکە تەسیری نەبێت لەگەڵ ئەوەی ئەوانی کە ئیشیان لەگەڵ گەرمایە باشتر وایە یعنی وەک دەمامک بۆی ئەو گەرما مباشرە تەسیر لە پێستیانەکە زائیدەن ئەوەی ئێمە چەند شتێک هەیە پێوترێ ئەنتی ئۆکسیدەنت یعنی ئێمە کە بڵین خەلیەکەمان لە پێستا کە زیانی بەرکەوت بە بۆنی گەرماوە بەیان هەتاو بێ چەند شتێکی دەتوانین بەکاری بێن وەک ڤیتامین سی نایاسین ئەمایدا ئەو چی ئەکات پێستەکە یعنی بڵین خەلیەکان تازە ئەکاتەوە ئەو زیانی کە بەری کەوتووە پێستەکە تا ڕادەیەک باشەکات ئەو ڤیتامین سی کە باست کرد بە شێوەی حەب بخورێ یاخود بە شێوەیەکی کرێمیە بەکارهێنێت بە شێوەی سیرەم هەیە بە شێوەی سیرەمات هەیە بەکاری ئەهێنی دەرستە دکتۆرە کێشەیەکی گەورە هەیە ئەویش کۆمەڵێک کرێمات و چارەسەر هەیە کە بەکارهێنین دواتری شەچینە بەرچەم خۆرەکە ڕەنگە کارلێک کات و زیانی هەبێ بۆ پێست بەتایبەت ئێستا هەڵکی ئەم ئەکریتین و ریتینۆڵ و تریتینۆن و نازانم ئەم جۆرە ناوانەی کەەوە مشتەقاتی ڤیتامین ئێ پێم وابێ ئەمانە بەکارێنی خۆی تەقشیری پێستەکە تۆ شەچیتە بەردەم خۆرەکە دواتر یعنی ئەو پێستە هەر وێرانەکە ینی بەدەرلەوە کۆمەڵێک مادەی تریش هەیە خۆت کرێماتی تریش هەیە ئێمە بەکاریانە هێنین نازانین کە تاکو چەند گرینگە دواتر پێستمان لە خۆر بپارێزین یاخود دژە خۆر بەکاربێنین ئەگەر باستی و خاو هەڵە گەورانەمان بۆ بکەین زۆر ڕاستەوە قسەیە تەمان ئێمە ڕۆژانە وەگوتم نەخۆشم هەیە کێشەی ئەوانەیە خۆی مشتەقاتی ڤیتامین ئەی کە بە حەب هەیە و کە بە کرێمات هەیە بۆ نمونە کە پێوترێ حەبە سوورەکە ئەها ناو خەڵک باوە کە بە کرێمەکەی ئەکرتینە خۆی سوودێ زۆر زۆری هەیە بەس ئەبێ لە بڵین ڕێنمایی پزیشکا بەکاربهێنرێ ئەو نەوعە کرێم و حەبە چەندێن سوودی هەیە ئەوەن دەزیانی هەیە ئەگەر بە هەڵە بەکاربهێنرێ بۆ نمونە ئێمە کە ئەکرتین و بڵین تازەتریشی هەیە کە ئەداپالینە یان دفرینە لە سەیدەلەکان بەردەستە کە بەکار ئەهێنرێ بەکارهێنانی بە شەو ئەبێ نەک بە ڕۆژ ئەجا کە ئەو بڵین ئەو کەسەی کە بەکاری ئەهێنێ نابێ بڵین بۆ نمونە لە یەکەم ڕۆژە شەو تا بەیانی پێوەی بخەوێ ئەو ئەبێتە هۆی سوڵتانی پێستی کە بە ڕۆژش کە دەرەچێتە دەرەوە ضرورە کە دژەخۆر بەکار بهێنێ ئەجاتەوەی سوودی پێ ببینێ لەو بڵین دەرمانە ئەبێتە هۆی طبعاً هەستیاری و ئەسڵەن پەڵا دروست بوون زۆر نەخۆشەیە بە بۆنی ئەو پرۆدەکتانەوە تووشی پەڵە بووە چونکە بەڕاستی بە هەڵە بەکاری هێناوە بەڵێ دکتۆرە زۆر کات تۆ ئەچیت یا من ئەچم بۆ لای پزیشکێک پێمەڵێ نەخۆشی فڵانتە ئەڵێ بڕۆ فاسێکی خوێنم بۆ بکە فاسێکی فڵانم بۆ بکە ئەی ئەم پشکنینی پێستە چۆن ئەکرێ بە چه ئامێرێک یاخود هەر بە سێرکردنێکە یاخود بە هەندێک بابەتی تایبەتی خۆتانە ئەنجا ئێوە چارەسەرەکەی بۆ ئەنووسن ئەبێ بۆ نمونە چارەسەرەکەی ئەم کرێمە بێ یاخود ئەم لیزەرە بێ ئەوەی کە خۆتان شارەزان تێدا ئێمە طبعاً تشخیصکردنی نەخۆشی پێست پێویستیەوە یەکەم ئێمە بە چاو بڵێن تاریخی نەخۆشەکە وەرەگرین ئۆشتانە چەند تێستێکمان هەیە ئەگەر حەسەب نەخۆشی ئەو کەسەیە طبعاً تێستی بۆ ئەەکەین ئامێرێکمان هەیە پێتر دێرمۆسکۆپ ئەمە شتێکی زۆر تازەیە لە بڵێن لە بەشی پێستا کە متەتەوڕە عیلمێکە تایبەت کە بۆ ئەو کەسانی بۆ نمونە بە چاو نابینرێ
یان خاڵێکی بچووکی هەیە چەند شتێکێ یان حتا بۆ مواضعی قژش کە کێشیان هەیە ئێمە نەوە لە بەرەی قژوەرین ئەنواعمان هەیە نەخۆشی پێست و یان خاڵی سەرەتانی و ئەو شتانە کە جیاوێکی تۆ لە خاڵێکی ئاسایی ئێمە ئەو ئامێرەمان هەیە پێوترێ دێرمۆسکۆپ فکە سەیری ئەەکەی چەند بڵێ نیشانەی هەیە کە کۆبنەوە نیشانەکان ئێمە یارمەتی دەرە بۆمان کە 100% تشخیص پێ بکەین لە دوایەوە چارەسەرەکە بە ئاسانی دێتە دەستەوە. زۆر باش. دکتۆرە زۆرێک لە سنتەرەکان کە کەسانی پسپۆڕی لێ نییە کۆمەڵێک چارەسەری پێستی لێ ئەکرێ توانین بڵین کە ئەمە زیانی زیاترەوەک لە سوود ئەکید ڕۆژانە ئەوەی نەخۆش ئەبینین کە زیانی بینیەوە بۆ بۆنەی ئەو پۆینتەوە بەڕاستی وەک وتم پرۆدەکتەکە تۆ براندیش بێ ئەگەر اختیاری هەڵە بێ ئەکید زیان بە کەسەکە ئەگەیەنێ دوای ئەوە گرنگترین شت چییە کە تۆ بزانی پێستی ئەو کەسە چی بۆی گونجاوە ئێمە هەر تەواو یعنی ئەگەر بۆ نمونە شتەکە چەندێ باش بێ بەس پێستی ئەو خۆی هەستیاری هەیە بۆ نمونە تۆ پرۆدەکتێکی دێتی زیاتر زەرێری پێ ئەگەێنێ ئیسپادەی لێ ناکە بۆیە زۆر گرنگە ینی ئێمە سنتەرەکان تۆ یەکێک بیت بینێ پسپۆر بێ وی بزانێت تو کێشەکەت بە تەواوەتی چێ بۆی چارەسەری تەواوت بداتێ. درستە. بەڵێ بابین و لای پیاوان زۆربەی پیاوان بەهۆی کارەکانیان یان بەخۆی ئەو کاتێکە گەنج بوونە دەمچاویان ماندوو بووە بەهۆی حب شەباب و ئەو هاوم بابەتانەوە جا زۆر کات بە دوای چارەسەر ئاگەڕێن و شەرمی شەکەن و زۆر کاتیش بۆ نمونە لە پەیجەکان ئەبینێترەمە واقعا لە پەیجەکان هەان شتی وا دێتە بەردەستیان کە کەسێکە دەمچاوێکی زۆر کونی لاوی زۆر ماندووی هەیە لە ماوەی مانگێکە لێوە چارەسەرم کرد ئایا ئەمانە ڕیکلامە یان هەر بە جددی چارەسەری هەیە؟ هەمیشە شتی وانە دائیمەن ئێمە پێست بەڕاستی چارەسەرکردنی پێست چەند جلسە و چەند مەراحلێکی ئەوێ قەت ئەمە من پیانە مەعسا سحری نییە بە شەو ڕۆژێ تۆ شتە دەستکەوێت هەر شتێکی وات بینی ئەوە 100% فیکە ڕاستی نیە تەمان دوورە لە ڕاستی ئێمە ناتوانین بە شەو ڕۆژێک ئەو بڵێن ئەو ئەنجامە سریعە بەدەست بهێنین ئەوەی مۆزوعەکە. زۆر باشە ئەی چۆن چارەسەرەکە وەرگرن چۆن ڕێنمایی لە ئێوە وەرگرن چۆن سەردانی هەموو پزیشکانە بکەن کە پسپۆڕەکەیان لە بابەتی پێستا هەیە؟ وەڵاهی وەکوتم ینی زۆر گرنگە تۆ سەردانی ئەو شوێنە بکەی بزانی کە ئەو شوێنە پسپۆری پێستی لێ بۆی چارەسەرەکەت بەڕاستی وەرگری سوود ببینی گرنگەوە نییە تۆ کاتەکە بە چنێ وەرەگری گرنگەوەیە کە چارەسەری ڕاست و ئەنجامی ڕاست وەرگری ئەو بەڕاستی ئەو نقطەی زۆر مهمە تۆ شەر نییە مەسەن بۆ نمونە بە هەفتەیە ئەنجام وەرگری با بە 2 مانگ بێ با بە 3 مانگ بێ گرنگەوەیە لە کۆتاییە ئەنجامە یعنی بڵین چارەسەرەکە ڕاستە و ئەنجامێکی 100% وەرگرتووە. دکتۆرە لەگەڵ وەرزی بەهار و هاوی ناوردەوردەکە دنیا گەرمە هەندێک کەس تۆزێک لە ڕۆتینەکانی کە داناوە بۆ گرنگیدان بە پێستیان دوورەکەونەوە بۆ مناڵێن گەرمە من بۆچی مڕەتب بەکاربێنم یاخود شێدارکەرەوە بەکاربێنم ئەمە تاکو چەند هەڵەیە ئەمە وەکو وایە کاڵی لە وەرزی زستانە دنیا ساردە من بۆ ئاو بخۆمەوە یعنی ها ئەم کێشانەمان هەیە جا هەر لەسەر ئاو خواردنەوەش گرنگی ئاو خواردنەوە بۆ پێستیش. ئەکید ئێمە بەرەو هاوین بڕۆین پێست خۆتان نەزانن بۆ پێست زیاتر پێویستی بە ئاو خواردنەوەیە بۆ نمونە بۆ مۆزوعی ڕۆتین ئێمە بەکاری ئەهێنی شێدارکەوە بەس بەڵام لە هاوینە کەمتر پێویستیمان پێێتی لە زستانە زیاتر پێویستیمان پێێتی خۆ دەزانین لە برەوەی ڕۆتوبە لە جەو کەمە بێت لە زستانە بۆیە پێست زیاتر هەموو جۆرە پێستێت تەنانەت هەتا چەورەکانش زیاتر بڵین معڕەزە بێ بۆ وشک بوون ئێمە تەرکی ناکەین بسکەمە بێتەوە بۆ نمونە ڕۆتینەکان ئەگۆڕێ ئێمە لە دژەخۆر بۆ نمونە ئێمە بەس بۆ هاوین نیە بۆ زستان ژەوێ بەکاربێنرێ ڕۆژێ بۆ بڵین بارانە هەورە بەکاری ئەهێنین بەس ئێمە زیاتر جەختەکەینەوە لە مۆرزەیە لە بروی تیشکی خۆر زۆر بەتینە بۆ مۆزوعی بڵین مادەی ڕیتینۆڵ و یان ئەکریتین و ئۆشتانە ئێمە هەم بەکاری ئەهێنین لە هاوینە بەس هەوڵە دەین بۆ نمونە بۆ کەسانی کە پێستیان سوور ئەبێتەوە هەموو شوێ نابێ بەکاری بهێنن ئەکینە بڵین ڕۆژنا ڕۆژیان لە هەفتەیەکا دووجار یعنی ئێمە ڕۆتینەکەر بەکارهێنین بەس گۆڕانکاریەکی بەسیتی لەسەرەکەین لەگەڵ تەمەنەکانی شاگۆڕێت ئەو ڕۆتینەیە خۆت ئاساییە کچێکی بۆ نمونە 20 ساڵ لەگەڵ کەسێک کە تەمەنی لە چلەکانە هەمان ڕۆتینیان هەبێ ئاسایی ناکی طبعا ئێمە حسب عمرە ئێمە یەکێکی 20 ساڵ خۆی بڵین پێستی پڕ کۆلاجینە من پێویستیم بۆ نیە و پرۆدەکتەی بۆ بەکار بهێنم کە بڵین دژە پیری بێ و تەحفیزی ئەوەی بۆ بکات کۆلاجین ئێمە ئەگۆڕێ ڕۆتینەکانمان بۆ بڵین بۆ دژە خۆر هەموو تەمەنەکان ضرورە لە تەمەنێکی مناڵەوە بەکاری بێنێ بۆی لە مناڵیەوە بیپارێزین لە زەرەرەکان و زیانی بڵین تشکی هەتاو بەڵام لە ڕۆتینە بێگومان گۆڕانکاری هەیە حەسب تەمەن. بەڵێ زۆر کات کەسێکە بینی دکتۆرە پێستی سافە
پاکە ئەڵێن بۆ وایە ئەڵێ سێوی زۆر خواردووە ئایا خواردنەکان ئێمە چی خواردنێک بخۆین کە هاوکاری پێستمان با لە ڤیتامینەکانی ترە و ڤیتامینانە کە گرنگن بۆ پێست بە تایبەتی لە شێوە سروشتێکە وەرگین نەک بە هەبوو دەرمان چەند کەسێکە تەمان پێم خۆشە لێرەوە چەند شتێک ڕوونکەمەوە زۆر کەس هەیە ئەچێ بۆ نمونە ئەو بڵین ئەو میوان ئەی کاتە سەر دەمچاوی یان تەماتە و خەیار و ئەو شتانە زۆر هەیە کەیکی لە ماسک و شتانە نۆمجا پێیان لەم بیخۆن لەسەرەوەی لەسەر دەمچاوتاندانێن باشترە لەبەری سوودەکەی بەڕاستی باشترە بێمەوە گوتمان ئەمانە ئەنتی ئۆکسیدەنتن یعنی پێ زۆر زۆر سوودی لێ ئەبینێ فبەز کە من بچم بیدیانێم لەسەر دەمچاوم بێگومان یعنی لە جیاتیەوەی کە ئیسفادەی لێ کادێن بۆ لام تووشی هەستیاری بوونە بە بۆنێ ئەو شتانەوە بێگومان میوە بەعام کە ئەی خۆی ئەنتی ئۆکسیدەنتی تایە فە پێست سوودی لێ ئەبینێ دەستە دکتۆرە ئەستا بینیت کێشەی گەورە هەیە لە پێستە چارەسەریان هەیە بێگومان هەروەکو خۆش دوتت پێویستی بە ئەوەیە پشوو درێژ بیت و کاتی پێویستە تاواکو بکەیت بە ئەنجامێکی باش ئاخۆ هەموو ئەو ئامێرانەی کە ئەبینرێت لە سۆشال میدیای هەمووی لێرە لە شاری کەرکووک بەردەستن بەڵێ سوپاس بۆخوا هەموو ئەو ئامێرە باشانە هەمانە طبعا وەک گوتم بەس ئەوەیە ئێمە نەخۆشی ئێمە تۆزە دایمن پەلەیەتی ئەیانەوێ ئەنجامەکە بڵین بە ڕۆژ و شەوێت داقەتی ئەوەیە نییە التیزام بکەین بڵین بە جەلسات ئەو شتانە فبەس مۆزوعەکە ئەوەیە سەبرە بەڕاستی هیچ شتێک هیچ بابەتێکمان نییە حتا کە تەنانەت زیبکەش تۆ ئەمە کورسی عیلاجی بەڕاستی پێویستە بۆ چەند مانگێک مۆزوعی پەڵێ و چەند شتێکی بابەتێکی تریان بۆ نمونە چاڵی زیبکە و ئەمانە هەمووی کورسی عیلاجی و جلساتی پێویستە یعنی ئەوە نیە بڵین ئێمە بە هەفتەیە بتوانین بەڕاستی چارەسەریکەین جا گرنگیە دین بە دەموچاومان گرنگی بە ملمان نادەن یاخود گرنگی بە دەست نادەین لە کاتێکە هەروکو هاوکاری شموتی دەست و دەموچاو زۆرترینەوە ئەنتامانن یاخوتە و بەشانی جەستن کە خۆر بەریانەکەوە یاخۆتە گەرما و سەرماش بەریانەکەوە ئامۆژگاریت چییە بۆ کەسانی کە گرنگی تەنها بە دەموچاویان ئەدەن لە سەرەتاوە وتم دژەخۆر ئێمە بەس لە دەمچاومانی نادین ئەبێ لە ملمان و دەستمانشی بدەین بۆ تەمان لە هاوینە بۆ ئەو کەسانی کە سیاقەت و شتەکەن ئەتوان دەستکێشی تایبەت هەیە بۆی بیپارێزن لە بەرەوەی لە بڵین لە جامی سیارەوە تەسیری هەتاو هەر هەیە لە بەرەوەی کە زوو ئەزانێ ئەڵێ من ناو سیارم هەتاو لێم نادا بەڵام تیشکی هەتاو بڵین لە جام سیارەوە دێتە ناو تەسیری خۆی هەیە و زیانەکان هەرەگەیەنێ بۆیە زۆر گرنگە طبعا چۆن ئەو ڕۆتینە و یان ئەو شتانی کە بەکارێنین بۆ دەمچاومان بۆ ملمان و دەستمانش بەکاری بهێنین بۆی تووشی پیربوون و کێشەنەیە بەڵێ زۆر باشە ئێمە باسی وەرزەکانەکەین وەرزەکان کەی گونجاوە لە وەرزی بۆ نمونە بەهارە هاوینە پاییزە چارەسەرەکان وەرگرین بۆ نمونە زۆر چارەسەر هەیە بە لەوانێ بەڕێزت باشتر بزانی لەوانێ من ناوی دوانسیانێک بزانم نازانم تەخشیر کیمیاییە و هاوکارم بە CO2 بابەتی ئەم کە ئەڵێن ها ماسوولکەکانیش ئەبڕین و بۆی چاڕ و چۆڕێکە نەمێنێ و ئەمانە چ کاتێک گونجاوە بە پێی وەرزەکان و بە پێی چونکی کەسەکە هەرە و کەسەیە ترە هەر چوار وەرزەکەی پێیا تێپڕێەوە بەڵام چ وەرزێ بۆی گونجاوە ئێمە عادەتەن ئەو بڵێن تەخشیری کیمیایی و CO2 تەقطیع ئەلیاف واوتت ئەمە لە وەرزی زستانە ئەنجامێدەین بەڕاستی لە وەرزی هاوینە چونکە ئێرە تیشکی هەتاومان زۆر بەخۆتە و زۆربەی بڵێ ئیلتیزامی ئیشی هەیە و دەرەچێتە دەرەوە ناتوانێت بۆ هەفتەیە دەڕۆژ لە ماڵەوە دابنیشێ و بەڕاستی ئەو ئیجراعاتانە هەمووی لە کاتی هاوینە ڕائەگرین بۆ زستان تەجیلەکەین بۆ بڵێن کاتی زستانە کاتەکە گونجاوە بۆی پێستەکە زیانی بەرنەکەوێت چونکە لە کاتی هاوینە ئەو شتانە ئەنجام بدەین بۆ هەیە لە جیاتی ئەوەی ئێمە سوود ببینین و پێستەکە بەلاکە زەرێری پێگەین و یعنی بێتە توشبوونی پەڵە لەسەر پێست دکتۆر ڕاستی من هیچ زانیارێکی وام نییە بەڵام زۆر کات لە سۆشال میدیا بینم ئەڵێن کە ئەوانەی کە کۆرتیزۆل بەکارهێنن پێستیان تووشی کۆمەڵێک کێشا بێت تر نازانم کوڕاکێشانە کۆمەڵێک بابەتە کە ڕەنگە خۆتان بزانن ئەم بەکارهێنانی کۆرتیزۆڵ هۆکارەکەی چییە؟ ئەگەر بیستی بێت زۆربەی کات بڵین لە ئۆنلاین و ئەم شتانە خەڵتە بە ئەنواع ناو دێم نامێنەوە یعنی هیچ شتێک بدەم ناو هەیە خەڵتاتە ئەڵێم خەڵتەی بڵین سحریە پەڵت بۆ لا ئەبا و فعلا لە بیدایەتە نەتیجەیەکی زۆر جوانیان ئەداتێ وان لێ ئەکا بەردەوام بن اینجا چی ئەمە وەک ئیدمانە وەک چۆن یەکێک مثلەن بۆ نمونە ئیدمانی مخدراتە بێت جسمی ئەم پێستش ئیدمانی ئەو پرۆدەکتانە بێت کە کۆرتیزۆنی تایە بە کۆرتیزۆنەکە چی ئەکات بە هەر کاتێک کە ئەو بڵین ڕای ئەگرێ پێستی تهەیوج ئەکات
کەیساتی زۆرمان هەیە لەو بابەتە بەڕاستی ئەجا کە ئەم مۆزوعەکە تووشی بڵێن کێشەی کرد کێشەکە هەتاییە پێستەکە و گۆڕەقی لێ زۆر تەنکە بێتەوە ملولەی خوێن لەسەر پێست دەرەکەوێ بە حەبەنێکە وەرێگرێ بۆ قەڵی و شت ئەوە کێشەکانی بڵین دەها زیاترە بەڵام کە کرێماتیش هەر کێشە هەیە بۆیە یعنی بەبەردەوام ئامۆژگاریم ئەوەیە دوورکەونەوە لە خەڵتەیە کە نەزانن چی تایە یعنی بۆ نمونە پێست جوان بۆ دەقەیە بەس دوای یعنی علامەدە البعید زیانەکانی بەڕاستی زۆرە بینیمە تووشی چاڵ و چۆڵیشە بێ ئەو پێستەیانی چارەسەرەکەی ڕەنگە زیاتر لە ساڵێکی بێ بۆی بگەی بە ئەنجامێکی باش بعضی جار چارەسەری هەر نییە لە بەرەوەی وەکوتم پێستەکە زیانی پێ ئەگات تووشی تەشەقوقات دێت و پێستەکە زۆر تەنکە بێتەوە بەڵێ ئەو خەڵتە سەحرەیە وەکو وەڵینەکەی علادین وایە گەر پێی بڵێ پارم بۆ بێنە پارشە بۆ هێنێەوە نییە وڵا ئەبێ ئاگداری و بابەتانە بین چەکی بابەتی پێست ئێمە زیاتر دەم چاومامە دەروێت بە تایبەتیەوانی کە حیجابن وەکو بەڕێزت زیاتر دەم و چاوت بە دەروێت بێ زۆر ئاگداری ئەو بابەتە بی چون ئینسانی شەڵێن بەدەم چاو جوانوانە دەسە خۆش بێ ماندوومان کردی بەڵام با بزانین ئێمە لەم وەرزەیەین باشترین چارەسەرەکان بۆ هەموو پێستەکان چییە بۆ نمونە پێستێکەیە چەورە پێستێکی وشکە پێستێکی هەر خۆی پەڵەیە ینی زوو پەڵە دروستەکە ئەمە پێوەستە بە خواردنەکانەوە یاخود هەندێک پێستمانەیە هەر خۆی زوو ماندوو ئەبیانیا کەسێکە بینی کە پێت بڵێت تەمەنم 2000ەکانە بڕای پێناکەی لەبەرەوەی ئەوەنە وشک بۆ و چاڵ و چۆڵی و یاخود چرچولۆچی دروست بووە ئەمە پێوەستە بە نەزانینی خۆمانەوە کە سەردانی بەڕێستان ناکەین یاخود پێوەستە بە کوالێتی جسمی مرۆڤەکەەوە طبعا ئەمە چەند خاڵێکە ئێمە جینێتیکمان هەیە جینا زۆر دەورە بینە ئەمە هیچ بەس دووەم ئێمە زۆربەی کات لایفستایلمان لە مناڵیەوە هەڵە بووە بۆ نمونە لە مناڵیەوە گوێمان نەداوە هەتا گاتە تەمەنێکی 30 ساڵ سێرەکەی نە دژەخۆری بەکارهێناوە نە ئێحتیمامی بە ڕۆتین داوە هیچ نەوع ڕۆتینێک کە تۆگەی تەوتەمەنە بێگومان پێستەکە زیانی وەگوتم ینی لەسەر پێستا زۆرە بێ یعنی زوو ئەبێتە هۆی زوو پیربوون چرچلۆچی پەڵا بەڕاستی نقطەی کەوا ئێمە پەیوەندی بە خۆمانەوە بە تەکید تەسیرەکات ئەو شتە درستم دکتۆرە سپاس بە ئامادەبوونێت ئەگەر ئامۆژگاریە خاڵێکی گرنگ هەیە ئێمە ئاماژەمە پێ نەکرد بێ کات بۆ تۆیە ئامۆژگاریم ئەوەیە ئێمە چەند چرکەیەک لە خۆپاراستن بەڕاستی چەند ساڵێک پێستمان لە بڵین پیربوون و کێشەکانی پێست ئەپارێزێ بۆیە ئامۆژگاریم ئەوەیە بۆ ئەوانی بینەران کە گوێبیستمانن کە خۆیان بپارێزن درستە بەڵێ ئازان خۆشەویستان گوێ لە دکتۆرە بگرن دوایەوەش لە تۆڕە کۆمەڵایەتەکان فەیسبوک بڵاو دەبێتەوە بە باشتر گوێی لێ بگرنەوە بۆی هەموو زانیاریان